ئەخە کوڕبە من کوو بچمە داخوازیە کەچی نەمدیتیە نابی بزانم چێیە کووە باوکیچیان بە قوربە خۆم بینیمە خۆم اختیارم کردو ئەزانم چیە بەدڵی خۆم هەڵە بژاردووە سەبری ژیان باوەڕە هەبێ لەوە جوانتر نییە من نەمدیتیە بشاتەیە کوڕەوە ڕەگە چێ پیشم دەی ئەوە ها ڕسمی لەکندەیە شۆ هەدەڕە وەڵڵا پەنجا ڕسمی منیش لای ئەوە ها چەند جوانە بابە جوانە ئاهای چۆن ماشەڵڵا جوانە چاوبڕۆی باوکە ئەوە زۆر لەوەی جوانترە و چ ڕەو دیت کورە ڕەوە کەی اختیارەکانی جوان ئاخر ڕەوە چوسانێ وتانە سۆسی خوا باوکم مەرەخواقەی غێری لێەکەم کوراتی بابە تەمامی یعنی ئەگەر قسمەت بێم دەم بە خەزوری وەی دەکات لە جێی بابی وەیمە بەخوا من غیرە لە سێبەرەکەش یەکەم کاڕوە ئەوها ئایتر باوکەی جان سبەی شۆ مەجموعەیە پیاوی پیاوانە ئەو نەمایە دەم چاوە دەبڕشێنم کوڕ قۆما بادار چیت بزانی کوڕ باش قۆم ئەو دەرێنێ لە تەنچی کورە داکت گاز دەکەم قۆما ئەرێ لە بەمەڕانە قۆما چییە دیسان وەرێرە دانیشە ئای بمنیە لێرە دانیشتیمە دایکیان بینە کوڕم بینە کوڕەکەم گیانەکەم ئەوە لۆ خۆی یەکەچی هەڵبژاردیە تەمەشاکەکە عەقلت دەگری بچینە داخوازی ماشەڵڵا ئەوە اختیارە نەک مامە ڕەوفیش ئای دەست خۆش بێ کوڕەکەم زانە پیاوەکە نەمگوت لێگەرە بابەدڵی خۆی هەڵبژێری جانیێدایە سەری کوڵ میکە کوڵ یاڵکەی قازە بینیوە هەوکە زانیمان کوڕم دەبگرا دەزانی چییە؟ کەی نێ گوتیان وەرە وەڵاوتیان سبەی شەوەرە سبەی شەو دەچین ئەوجە گۆتم قوما گۆتم با تەلەفۆنشی لۆ ڕەوفی مامەت بکەم ئەوە مۆزوعەکەی تێگایە مامە ڕۆ کوڕم ئاخر لە گەرمان ماندی بوو هاتشوی کردی عیبە ئێستا بە بێوێ وشەی بکەیت ئێخر بۆ بێ باوکە قەی ناکە مامە ڕوو چ دەورێکی هەیە نازانم چ بە ڕەوفت گرتیا کچە بابا هەبێ لە گەرمان کوبرا گەورەمە نازانم تۆ قسەی خێری بکە پیاوەکە دەوازی لێبینا پێی دەرێم بابە لەوێ هیچ قسەی نەکەی ئەیجا بۆ بیبێ لەگە قسە لەکە هەیکەنە بەزایکە کوڕ بەزایکە هەدی با بزان ئەمەش یعنی گەورەمان هەیە و پرسوڕای پێ دەکەین هەدی کووەنیە وەڵڵی تر موهیمە ئیشەکە جێبەجێ ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا المهم دڵی تو خۆش بی کوڕە گیانەکەم کوڕە شیرینەکەم چ بوو وەڵڵا هیچ ڕەوفی دەکەی ئادی لۆ چێ دەکەم ئەدی